بکرێت بۆ بنبڕکردنی دیاردەی نەشیاوی تەقەی خۆشی. دیاردەی تەقەکردن بە هیچ شێوازێک پێ باش نییە، خاصن لە کاتە خۆشەکانە. ئەنی بۆ نمونە دوێنێ شەو لە کاتی دیاریکردن ئەنجامەکانی هەڵبژاردن، ینی دیاردەی تەقەکردنیش زۆر بەرچاویان خاصن لە شاری هەولێر ینی گوێبیست بوون. من بە شتێکی وای نازانم، ینی شتێکی باش نییە. سەیر دەکرد خەڵک بۆ ئەوەی مەسەلەن لەگەڵ خێزانی خۆی لەگەڵ ماڵەکانی یەکە دەرەوە جەوێکە گۆڕیان شتێکی خۆش بۆ خۆی دروستەکە، ینی بەو شێوازی تەقەکردن هەموو خەڵک ینی ترسی گەیشتووە. وەڵی کارێکی زۆر خراپە، کارێکی زۆر ناشایستامیشە. تا کاتێک کورد ئەمە ئیشی بێت و ئەمە بیر و باوەڕی بێ وەڵی بە هیچ نابی. من تێناگەیم ئێمە ئەم هەموو دوشمنەمان هەیە، ئەم هەموو شتە ئەبینین بە دەورخۆمانە، بەس تاکەیە بێ بیر نەکەینەوە. زۆر ینی زۆر عیبە من وەکو کوردێک شتەکە بە زۆر بە عیبەزانم، بەڕاستی ئیشەکە ئیشێکی زۆر غەڵەت. کە دیاردەی تەقەکردن لە کاتی خۆشیدا زۆر شتێکی شارستانیە و ینی لە مستەوەی سەقافەتی نەفەرەکانە و لەبێتە هۆی کە ناخۆشی بۆ خەڵکی دی دروستە بێتن و کە بۆ زانیاری هەمانە منداڵێک لە سلێمانیەوە مردووە بۆ هۆی تەقەکردنی خۆشیەوە کە کردیتیان. هیوادارین ئەو دیاردەیە نەمینێت لە ناومان و بە شێوەیەکی تر دەڕبڕینی خۆشیەکانی خۆیان بکەن.